بمعنى توانم بڵێم ئازادی سیاسی هەر نەبووە نە لە ناوچەی سەوزان ناوچەی زەردا بەتابەتی ناوچەی زەردا زۆر ئاشکرایە کە تا مەسەرەن ڕۆژنامە کەسانی سیاسی ئازاد نین یا تا مامۆسایان بایکۆت لە سلێمانیەکرێ بەڵام بایکۆت لە هەولێر ناتوان بیکەن ئەنی ڕێگەی ناڕەزایەتی جەماوەریش نییە سەرکوتی سیاسی لە ناوچەی زەردا زۆر بە فراوان و پەیگیرە و ئەوەش ئەگەڕێتەوە بۆ مەوقعەتێک کە پارتی دیموکراتی کوردستانیا بنێماڵی بارزانانی لە ناوچەکانە توانیویانە ئەم هێزە بەکاربێنن و ئەم هەڕەشە و گوڕەشە و مەترسیە لەباری نەفسی لەباری جەسەدی لە هەموو بارێک و بەسەر خەڵک پێ پێێن کە دوو کەچیش نەتوانن بێکۆ دژی پارتی لە بە ئاشکرا قسە بکەن هێزی بنەماڵەوە هێزی میلیشیان لە هەموو شوێنەکە عینی معنای هەیە بەڵام ئەکەوێتە سەر ئەوەی ئەو هێزە تا چەند توانێتی ئەو ناوچەیە کۆنتترۆلکە بە بچوونی من یەکێتی نیشتمانی و تاریخی یەکێتی نیشتمانی و وجودی باوەڵ ئەوان هێزێک نین ئازادی سیاسی باوەڕیان بە ئازادی سیاسی ئازادی بە قەید شتی سیاسیە بە یا ئاوەڵی سیاسیە بەڵام ناچارن ناتوانن کۆنتترۆلی ناوچەی سەوزکەن بە کولی کە ئەوی پارتێکە ئەمان توان بیکەن بە تایبەتی موقعەتی یەکێتی نیشتمانی لە بەرامبەر پارتیە موقعەتێکی ئۆپۆزیسیۆنی هەیە معارضی هەیە هێزی معارض هەمیشە کێشەی ئەوەیە کە چۆن ئەو هێزە معارضەی لە مقابل لە ئەو کەسی کە بەرامبەرێتی بەخۆتیکە